دیار دەماتا خۆش بە ژمەرە بەحسا vê helwestê bike helwesta Îranê nû ye di nava medyayê da ev pêşbînîkirî bû yan na وارشین بەڵێ ئەمە شتێکی پێشبینی کرابوو چونکە جاری یەکەم نییە کە ئێران نیگەرانی خۆی دەرەبڕێت سەبارەت بەو دۆخەی کە لە لوبنان هەیە ئەوە پێشترش ئێرانیەکان گوتوبیان کە لوبنانیش بەشێکە لەو ئاگربەستەی کە ڕایانگەیاندووە شتێک نییە لە دەرەوەبیان ئەگەر بزانانی ئەمە و مەرجێ ئێران بوو سەرەتا لە سەرەتای ئاگربەستەکە ڕایانگەن و جاری یەکەم نییە کە ئیسرائیل هێرشەکاتە سەر لوبنان یا خۆڵن لە لوبنان و هێرشەکرێت سەر ئیسرائیل ئەمەش وای کردبوو کە نیگەرانی زۆر دروست ببێت ئەمریکا هەوڵێکی جدیدا بۆی بتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات خۆتەزانی ئاگربەستێکی لە لوبنان ڕاگەندرا بە نێوەنجری ئەمریکا کە بۆ ماوەی 45 ڕۆژ بوو هێشتا ئاگربەستەکە بەردەوامە بەڵام تاوەکو ئێستا بینیم پێشەکاری یەکجار زۆر بەرامبەر بۆ ئاگربەستاکرێت ئەمە کێشەی بۆ گفتوگوکان دروست کردووە و ئەمریکا ئاگداریەوە نیگەرانی ئەمەشە هەرمەوای کرد لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ژمارەی دیدار و کۆبوونەوە لەلایەن بەرپرسانی ئیسرائیل و بەرپرسانی لوبنانی بکرێت کۆبوونەوەیەکە بوو لە ڕۆژی هەینی لە وەزارەتی جەنگی ئەمریکا بۆی ئەم کێشەیە چارەسەر بکەن پێشتر چەند کۆبوونەوەیشی دیکە هەبوو لە وەزارەتی دەرەوە مارکۆ ڕۆبیۆ خۆی دوو ڕۆژ بەر لە ئێستا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لەگەڵ سەرۆکی لوبنان کرد بۆی بتوان ئەم کێشەیە چارەسەر بکەن چونکە ئەمە بەشیش ئەم کێشەوای کردووە کێشە بۆ دانوستانەکانی ئەمریکاش دروست بکەن خۆتەزانی بڕیارەکەی ئێران کەمێک بەر لە ئێستا هاتووە تاوەکو ئێستا لە ڕێگەی میدیای فەرمی ئێرانیەوە هاتووە نەک بڵێن بەرپرسانی ئێران شتێکی وایان گوت بێت من هەرزوو ئیمێڵم نار بۆ کۆشتیسپی پرسیارم کردووە و تاوەکو ئێستا هەڵوێستی ئەمریکا لەسەر ڕوون نییە ئەوان پشتڕاستیان نەکردوێتەوە کە ئایا دانوستانەکان وەستاوە نیان نا بەڵام ئەو ڕووداوای کە ڕوویدا ینی شتێکی چاوەڕوان کراوەوە کێشەی لوبنان کێشەیەکی جدیە کە ئەمریکا خۆی زۆر پێوە سەرقاڵە دوایین هەڵوێستی ئەمریکاشەوە بۆ کە دۆناڵد ترامپ چەند کاژێرێک بەر لە ئێستا لە پۆستێکی لە تۆڕی کۆمەڵایەتی شوور دەڵێ ئێران ئەوێ ڕێکەوتن بکات بەڵام بربەستی زۆر هەن لە نێو خۆی ئەمریکاش یعنی ڕخنە لە دیموکراتەگرێت ڕخنە لە بەشێک لە کۆمارەکانەگرێت ئەڵێ ئەمانە کێشەکانی ئەمەیان قرس کردووە هێندە ڕخناگرن هێندە قساکەن باشترین شت ئەوە بیکەن کە دانیشن و ڕێگە بدەن دۆناڵد ترامپ کارەکەی خۆی بکات کە ڕێکەوتنێ بکات بۆ ئەمریکەکان باش بێت بۆ دۆستەکانی ئەمریکاش باش بێت بەڵام دیار لە نێو خۆی ئەمریکاش کۆمەڵێک کێشە هەیە وەکو دوایین ئەپدەیتیش خۆتەزانی ڕۆژێنی دۆناڵد ترامپ کۆبوونەوەیەکی کرد لە سیتویشن ڕووم لەوێ گوتی من بڕیارەوەی کە بە پرۆپۆزەڵەکە ڕازی بمیانە کە بۆ ماوەی 6 ڕۆژ ئاگربەست درێژ بکەنەوە بەشێک لە پارەکانی ئێران ئازاد بکرێت بلۆکەیدەکان گەمارە ئابوووریەکان لا ببن گەمارە ئاویەکان لا ببن ئەوەی کە باس کراوە دۆناڵد ترامپ داوای هەندێک گۆڕانکاری کەمی کردووە لەو پرۆپۆزەڵە ئەوی دیکە پێڕاستی بۆ تاوەکو ئێمە وەڵامی ئێران نازانین کە ئایا بە داواکارەکان ئەمریکا ڕاستی بووە یاننا ئەمەی هەبوو کە دوایین شت ئێران ئەڵێ ئێمە دانوستانەکانمان هەڵپەساردووە بابزانین هەڵوێستی ئەمریکا لەسەر ئەمە چییە بۆ گوشاری ئەمریکا لەسەر ئەمە چییە بێت بەڵام هەڵوێستی ئەمریکا بۆ لوبنان ئەوەیە کە بێ هەردوو لا ڕێز لە ئاگربەستەکە بگرن بەڵام تاوەکو ئێستا خۆتەزانی ینی ڕێز لەو ئاگربەستە نەگیراوە و پێشکەلکاری یەکجار زۆر کراوە ینی زیاتر لە پێشکاری بەرامبەر ئاگربەستی لوبنان کراوەوەی ئاگربەستی نێوان ئەمریکا و ئێران ماڵ باش وسا دەبینی کە دۆناڵد ترامپ هەلوەستەکە چوون هەبە و نیشان بدە یان دووبارە دەست بە ئێریشان بکە ینی تا ئێستا ئەوەی کە لێرە هەیە دۆناڵد ترامپ ئەوەی کە خۆی ڕایگەیاندووە لەو پۆستانە ئەوەی کە پێشتر بەرپرسانی ئەمریکا قسەیان کردو ئەمریکا ئەوێ ڕێکەوتن بکات و تەنانەت ئامادەن ڕێکەوتن بکەن بە دوو قۆناغیش واتە بێ قۆناغیش نەبێ قۆناغی یەکەم ئەوەیە کە بتوانن دۆخەکە بە تەواوەتی هێور بکرێتەوە گەمارۆکان لا ببردرێن گەروی هورمز بکرێتەوە ئەمریکا گەمارە ئاویەکەی خۆی لای ببات دواتر لە قۆناغی دووەم بۆ ئەو پرسانێک کە بوونەتە بەربەست لە بەردەم ڕێکەوتنەکە وەکو پرسی ئەتۆمی لە نێوبردننی یۆرانیۆمە پیتەنراوەکە ئەمە لە قۆناغی دووەم گفتوگوێ لەسەر بکەن کە لە ماوەی 6 ڕۆژە تاکە نیگەرانیە کە لێرە لە ئەمریکا هەیە پرسی ئازادکردنی پارە بلۆکراوەکانی ئێرانە کە ئێران داوای کردووە دەست بەجێ بێ 12 ملیاری ئازاد بکەن لەو 24 ملیارەی کە هەیە تاوەکو ئەمریکا لەسەر ئەمە ڕازی نەبووە ینی هەندێک نیگەرانی هەیە بەڵام ئەمریکا ئەوێ ڕێکەوتن بکات ینی مەگەر ناچار بێت بگەڕێتەوە نێو شارەکە خۆش دەزانی ینی دۆناڵد ترامپ کەسێک کە پێشبینی ناکرێت بەڵام ئەوەی تاوەکو ئێمە لە دۆناڵد ترامپ لە پۆستەکانی لە هەفەیڤینە میدیایەکانی لە دەرکەوتنەکانی لە وەڵامی پرسیار ڕۆژنامەوانان ئەوەی لە بەرپرسانی کۆشی پیشبینیمانە ئەمریکا ئەوێ ڕێکەوتن بکات و ئەمریکا لەگەڵەوەدا ئەم دۆخە تێپەڕێنێت بەڵام خۆش دەزانی هەموو جارێ شتەکان بەڵێ ئەمریکا ناسنە پێشەوە ئەمریکا تاکە ئەکتەر نییە ینی بابزانی چی ڕووەدا لە چەند کاشێری داات و بە تایبەتی هەڵوێستی ئەمریکا لەسەر ئەم قسانەی میدیای ئێران بڵاوی کردوتەوە gelek spas berpirsê ofîsa Roda Washingtonê diyar kur delgelme bû dest xweş.